لا تەوەری یەکەمە یانەی وەرزشی پێشمەرگە کە وەک هەموو جارەکانی دیکە بەردەوامە لە سەرکەوتنەکانی بەردەوامە لە نوێگەریەکانی ئەم جارش کە بەشێکی کردوێتەوە تایبەت بە تۆپی دەستی ناو ئاو کە بۆ یەکەم جار لە پاڵەوانەتێکە لە شاری بەغدا بەشداری کردووە و لەگەڵ ئەوەی کە بۆ یەکەم جارە بەشدارە بێت پلەیەکی زۆر باشیان بەدەستێناوە کە خۆیان باباز لە پلەکان بکەن خۆیان هەمووەک ڕاهێنەرەکە هەموو یاریزانەکان لێرە ئامادەن و گفتوگویان لەگەڵاکەین لەسەر ئەم پاڵەوانەتەیە کە بەشدار بوون پاڵەوانەتی یاری تۆپی دەستی ناو ئاو. بەڕێزان دیاری کامیل ڕاهێنەری تۆپی ناو ئاومان لەگەڵا بێت و محەممەد عومار وەکو یاریزان و ڕاستی محەممەدیش هەر وەکو یاریزان فەرموون. بەخێر بێن. سڵاوتان لەبێ بەخێر بێن. بەخێر مامۆستا سڵاو لەبێ. بەخێر بێن. سڵاوتان لەبێ بەخێر بێن. فەرموون. بەخێر بێن. پیرۆزیش بێت. پیرۆزباییتان لێکەین. بەخێر بێن. سڵاوتان لەبێت. مامۆستا دەدوای پیرۆزبایەکەمان بە هیوای سەرکەوتنی زیاتر و کاری باشتر و بەردەوامی پێمان بڵێ چۆن بوو بەشدار بوون لەم پاڵەوانەتیە؟ زۆر ڕاستە پێشێکی زۆر سپاسی کەناڵەکەتانەکەین و هیوادارین سەرجەم کەناڵەکانی کەش ئاوا ڕووی بکات ئەم گۆشەیەکەم یاریەکی تازەیە و لە کوردستانیشا بۆ جاری یەکەمە بە شێوەیەکی فەرمی ئەنجامەدرێت. دیارە بیرۆکەی یاریە ئێمە لەوە کەڵەکە بوو بەڕاستی ئێمە وەرچی مەلەوانیمان دەمێکە ئەنجام داوە وەرچی مەلەوانی دەمێکە لە کوردستان و هەلا ئاستی عێراقیشا بە شێوەیەکی گشتی ئەنجامەیرێت. ئێمە ئەم بیرۆکەیە دیارە لە دەرەوە ئەمانبینی و لە عێراقیش ئەمانبینی کە ئەم یاریە پەرەی سندووە و بەشداری بەتۆڵەی دەرەوەیان کرد مدەتی لەمە پێش تقریبەن 4 مانگ لەمە پێش چوون بۆ ئێران بەشداری معسکەر تەدریبێکیان کرد و پاشان چوون بەشداری بەتۆڵەیەکیان کردوا بزانم لە وڵاتی ئیمارات. ئێتر ئێمە پاشەوەی کە ئەوان فکرەکەیان جێبەجێ کرد ئێمە شەستاین بە جێبەجێکردنی فکرەیەک کە بەسپاسەوە لە زانکۆی سلێمانی لەگەڵ کۆمەڵێکی باش لە خوێندکارەکانی زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەجەستەی و زانستە وەرزشیەکان و بە هاوکاری چەند مامۆستایەک و دیارە ئەم تیمەمان پێکهێنا چەند ڕاهێنانێکمان کە کەمترە لە 15 ڕاهێنان بەڵام دیارە وەرزشوانەکانی ئێمە توانایەکی باشیان هەیە. ڕاستە ئەزمونیان لەم یاریە کەمە بەڵام مەلەوانی باشن کەسی باشن هەمووی ئەزمونی چەند ساڵێکیان هەیە لە مەلەوانی. مامۆستا دیاری بە کورتی بۆمان باسەکە یاریەکە چۆنە چەند کەس لە یاریەکە ئەبێ بەشداری بکات؟ ئەم یاریە 6 یاریزانە لەگەڵ گۆڵچیەکە هەر تیمەی پێگاتۆواتە لە 7 یاریزانی سەرەکی بەس نسبەت ئاڵوگۆڕکردن و ئاڵوگۆڕکردن حڕە لەم یاریە مەعەدا گۆڵچی نەبێ ئەویش ئەبێ کڵاوەکەی بگۆڕێتەوە لەگەڵ ئەو کەسێک کە جێگەکەی خۆی لەگەڵا گۆڕێتەوە. تیپەکە بەعام پێگاتووە لە 13 یاریزان واتە 13 ژمارەمان هەیە ژمارەکان مەرجە لە 1 تا 13 بێت و شێوازی یاریکردنیش بە تۆپ یاریەکرێت لەناو ئاوا 2 گۆڵ هەیە بەرامبەر یەک دیارە یاسای تایبەتی خۆی هەیە یاریە بەو شێوەیە ئێمە کە لە بەڕاستی یاریمان کرد شتێکی نوێ یاساکانیش بۆ ئێمە تازەیە دیارە زۆر سپاسی یەکێتی یاریەکانی عێراقەکەین بە تایبەت دکتۆر محەممەد مستەفا کە پێش ئەوەی کێمە بچین بۆ بەغا هەستا دەورەیەکی یاسایی ئەم یاری بۆ هێناینە پارێزگای سلێمانی کە توانیمان زۆر بەسپاسەوە لە نوێنەرایەتی لیژنەی ئۆلۆمپی ئەم خولە بە یاریزانەکان ببین بۆی شارەزای باشتری یاساکانی یاریەکە ببن و لێ بە شێوەیەکی باش بتوانین یاریەکان بۆ خۆمان کۆنتترۆل بکەین و بەشداری بکەین. دەستان خۆش بێت کاک محەممەد چۆن بوو کاک ڕاستی چۆن بوو دەستان کرد بە ئەم یاریە و حەزی ئەوەتان هەبوو دەستکەن بەم یاریە و یاریکی نوێ لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ بێگومان تەمەەن ئێمە لەگەڵ برادران مامۆستا دیاریە هەساین بە پێکەنانی ئەم تیمە وەکو سەرەتایەک بۆ خۆمان هەمومان پێشتر وەرزشوانی مەلەوان بووین هەمومان پێشتر بتوڵات و نەتیجاتمان هەبووە لە مەلەوانیە بەڵام ئەوە بوو بە نسبەت یاری واتەرپۆلۆ یاریکی زۆر تازە بوو بۆ کوردستان تێگەی ئێمە هەساین وەکو یەکەم فێرقا توان با خۆمان لەم یاریە تاقیکەینەوە. کاک ڕاستی بەڵێ توان با خۆمان لەم یاریە تاقیکەینەوە ئەنێ بزانین نەتیجەمان چۆنە بێ و بێگومانە لەسەر و تەمرینانی کە کردمان و ئەو دەورانی کە بینیمان لەو ماوە کورتەیە ئێمە توانیمان ئەزمونێکی باش پێکەن و نەتیجەیە بەدەست بێنین. بێ پێشتر لە یاریەکە وەکو تۆپی پێ وەکو باسکە ئەمانە ئیشت کرد بە تاکو لە ما بناغی کرد هەبیان هەر یەکسەر توانین دەست پێ بکەین. نەوەڵ ئەمە قانونەکانی زۆر زیاتر و زۆر ورترێکە ئاڵۆزی جیاوازیەکە ئەوەیە یعنی ئەبێ زیاتر تیا بخوێنیت بە تایبەتی مدەریبێک بێت بۆت حەکەمێک بێت ئەم فاوڵەکانم بۆ شەرحکە قانونی بەڵام بێ مەلەوانێکی باش
بیت ئەوەی بێگومانە بێ لیاقەیەکی زۆر بەقوەتە هەبێ. باشە بڕۆنە لای کاک محەممەد بەخێر بێت سەرکەوتنەکە دوبارە لەتان پیرۆز بێ ئیتر بەڕێزت باسێکی ئەم جارە پاڵەوانێتیەکەمان بۆ بکە. ئاشکرایە بۆ یەکەم جارە ئێمە بەشداری ئەم پاڵەوانێتیمان کرد لە شاری بەغداد کە پاڵەوانتیەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو و ئێمە شۆک و تاکەتیمێک لە کوردستان نەتوانیمان بە بەشداریکەین بە هاوکاری چەند مامۆسایەک و مامۆستا دیاری توانیمە ئەنجامێکی زۆر بەدەست بێنین و ئەم یاریە وەرشێکی زۆر قورسە چکە پێویستی بە لیاقێکی زۆر باشەیە و چەندێکە ماوەی یاریەکان هەر ماوەی یاریەکان 4 جێمە هەر گێمێک 8 دقەیە و نێوان گێمەکانیشە 1 دقە ئیسراحەتەیە تەنها نێوان گێمی دوم و سێم نەبێت کە 2 دقەیە. باشە هیلاکە بن یاریەکە یاری ئێوە کۆکراوەی دوو یاریەکە بڵێن تۆپی دەستی شە و تۆپی دەستی سەر زەویش تێکەڵ کراوە لەگەڵ مەلەوانیشە باشتر بڵێن تێکەڵای سێ یاری یعنی یاریە هەم مەلەوانی ئەبێ مەلەوانێکی زۆر مەزبوط بیت یعنی بتوانیت بە تەواوی کۆنتترۆڵت هەبێت لە ئاوەکەیە و ئەم یاریە ڕاستە لەسەرەوە ئەیبینین تۆپەکە هاتوچۆکە بەڵام لە ژێرەوە یاریەیەکی زۆر زبرە بەرکەوتنی زۆر تێدا ئەوکو تۆپی دەست و تۆپی پێ بەرکەوتنەوە ئەڕوات ئەوەی تیانە لەم یاریە یعنی ئەگەر تۆپت لانیە زۆر ئاسایی یاریزانی بەرامبرت ئەزێتە ئەتخاتە ژێراوەکە جاری وایە دەقەونیەک لە ژێرەوەی مەجارت نایە هەناسە بە یا قاچی گیرەکە لە کەمەرت یاخۆ ئەمانەگە پێدراوە حەکەمەمانە بڵێ پێچی چەند شێوازێک هەیە ئەگەر مەقسە هەردوو دەسیتیا بەکارنێت ئەگەر یاریزانەکە ئەو پەڕی بگاتە خەتەریاتەوە تۆپی لا نەبێ بە فاوڵ حساب نییە لە هەنێ حاڵەتە خاستن لە ناوچەی خەتی دووە تەکنیکەکان جێبەجێکی لەسەریشن زۆربەی ئەم یاریە ئەوەیە کە بەرامبەرەکەت هیلاک بکەیت و هەربی عسابە لەگەڵ ئەوە چکە ئەوە توانێت کاتێ تۆ تۆپە لانیە ئەتخاتە ژێر ئاوە تۆش ئەبێ هەناسەیەکی درێژت هەبێت یعنی جگەلەوەی کە ئەم یاریە یعنی یاریەکە تۆپی تیا بەکاریە زۆر تەکنیکی قورستری تایە ئەتوان بڵێم ئەم یاریە ئەگەر ئێمە پەری پێبین زۆر بەباشی تیا سەرکەوتۆ بین خاستن تیپە کوردیەکان ئێمە تیپەکانمان زیاتر حەماسیە یعنی باوەڕتان بێ ئێمە یاریەکەمان کە کرد زۆر ئەوان بە خەتی دووەمی منتەخەب عێراق بوون یعنی لاوانی منتەخەب عێراق زۆربەی لە تیمەکەیان نبوو ئێمە کە چوینە پێشەوە لەگەڵیانە گۆڵی یەکەممان لێکرا یاریزانەکانەوە حەماس گرت ینی هەر ئەوە نەتەزانی لە پلانەکە دەرەچوون ئەچن تۆپەکان لای گۆڵ بوو شووتیانە کرد ینی شێوەیەکی زۆر بەدڵێکی گەرمەوە یاریانە کرد یعنی پێیان ناخۆش بوو زیاتر ئەوە بوو کە ئێمە ئەم سەرکەوتنانەمان بەدەستێنا بەشێکی زۆری ئەگەڕێنەوە بۆ ڕۆحیەتی کە ئێمە بۆ یەکەم جارە و بەشداریمان کردو بەڕاستی یاریزانەکان کەسی لێ گوێی نایەمان دووبوون ڕاستە لەوانەیە لە تەمرینە دوای یاریەکە زۆربیان ئەوەنە هیلاک بوون 32 دقە بێوەستان تۆ ڕابکە بە دوای تۆپەکە ئاڕاستە گۆڕێ ئاراستەی خۆت بگۆڕە دیفاعی بکە هەجومی بکەم یاریە وەکو تۆپی پێ نییە ئەو مەلەوانگەی کە یاریەکەی ئەنجامەیرە مەلەوانگەیەکی تایبەت بە میاریە یان هەر مەلەوانگەیەک بێ ئاساییە مەلەوانگەی سەمە مەلەوانگەی شعبی نێودەوڵەتیە کە لەوێ ئەمە هەموو پاڵەوانێتی ڕسمیەکانی عێراق لەوێ ئەکرێ ئەم مەلەوانگەیە دیارە مێژوویکی زۆر دێرینی هەیە لە عێراقا بەپی ستانداردە نێودەوڵەتیەکان بۆ ئەم یاریە دروستکراوە گۆڵی تایبەت هەموو لاینە تایبەتەکان یانێ و هێڵانەی لە یاریگاکەیە کێشێ تایەتی بەڵام ئێمە بەنسبەت ڕاهێنانکردنەوە بەڕاستی پێت بڵێم ئێمە ئەوەی کە هەمان بوو لە سلێمانی لە مودەتەکەمە 15 ڕۆژمان لەبەردەستا بوو لە مودەتی و 15 ڕۆژای ڕاستتان پێ بڵم یەک تۆپمان لەبەردەستا بوو ئەوی کەشیە گۆڵێک یعنی لەسەر گیرفانی خۆمان شوین هەنێ بۆریمان هێنا بۆری پلاستیکی و ئەوانە لە زانکۆی سلێمانی دروستمان گۆڵەکە بێ لەناو ئاوەکە بێ لە دەرەوە لەناو ئاوەکەیە حتا گۆڵچیەکەش ئەگەر لەم یاریە پێت بیا لە زەویەکە شێوازی تری هەیە لە دەرەوەی مەلەوانگەکە بێ گۆڵەکە یان هەر نابێت بە تۆپی پێڕەوەند ئەخر خوێنمەوە لەسەری شەو تەنانەت کاتەکەشی ئەو جیاوازی هەیە ئەڵێ 4 جێمە هەر جەمەی چارەکێکە شتیوا هەیە لە یاریەکەیە خۆی یاریشکەمان هەیە پێوترێ كرة الماء الشاطئية ئەوە تۆپی ناوئاوی کەناردەریاییە ئەوە زیاتر بە شێوەیەکی ڕسمی نیە لە ئۆڵۆمپیاتان نییە ئەکرێ لە ئەمەوەکو واتەرپۆلۆ ئەمەیان شێوەیەکی ڕسمی شێوە فەرمیەکەی ئەم جۆرێ قانونی هەیە و هەموو وڵاتەکان تیپی تایبەتی خۆیان هەیە و خاستن وڵاتی دراوسێمان وڵاتی ئێران یەکێکە لە وڵاتانی کە منافسی ڕیزەکانی پێشەوە ینی زۆر ساڵ تۆپ 3 تۆپ 4
يعني لە تۆپ 6 نایەتە خوارەوە ئەتوانین بڵین لەوێ زۆربەی شارەکان زۆربەی مەنتیقەکان یعنی وای لێ هاتۆ گەڕەکە و گەڕەکە توان یاریکەن ئەوە تیمی بەرفراوان بۆ تیمی ئەم یاریە بەڕاستی یاریکی زۆر خۆشە خۆشتان نەزان کوردی خۆمان هەج یارێک تۆپی تیا بە زیاتر دوایەکەی حەزی پێیەتی مەلەوانی یاریکی زۆر خۆشە ئەمە کۆکرا و لێکدراوی دوو یاریە و یاریکشە بەڕاستی بوێریەوێ ئێوە بە 15 ڕۆژ ئەمەتان کردەوە ئەگەر ئیشەڵڵا دەرفەت لە بەردەمتانە بۆ ئیمکانیت بێگومان زۆر ئەنجامی باشتر بەدەست انشاءالله و حتا لە بەغاش هەتا سەرۆکی یەکێتی مەلەوانی عێراقی دکتۆر خالید ینی زۆر سوپاسی کردین و زۆر ئێمەش سواسیمان کرد زۆر سەرسامم پێتان بەڕاستی کە ئێوە بە مودەتەکەمە بەم مەلەوانانە بەو شتەکەمانی کە لە بەردەستانە بەڕاستی لەوێ تیمەکانمانە بینی ئەوانەی کە لێمان بردنەوە هەر یاریزان و تۆپێکی پێ بۆ ئەحمای پێکرێن بە هەموو تیمەکەیەک تۆپی تایبەتمان هەیە. تۆپە چۆنە بۆ ئەمە کەمە ئێوەی فەقید یەکدانەتانە؟ ئەم تۆپە یەک نرخی زۆر گرانە و دووش ئەم تۆپە کاتێک تەڕە بێت باشتر دەستەگرێ بۆیە یعنی ئێمە کە چوینە ئەوێ بەڕاستی ئەتوان بڵم ئەم ساڵ بەباشی خۆمان پێکەوە نەناوە بەڵام بۆ ساڵانی داهاتوو ئینشاءالله منافسێکی سەرەکی هەموو تیمەکانی کابین و ئەوەی کە ماویشە بڵێم ئێمە بە مودەتەکەمە بەڕاستی ئەوە نەمان پێکرا ئینشاءالله بۆ ساڵی داهاتوو زۆر گەورەیە بە تایبەت لەبەر ئەوەی کەوە بە ئیمکانیەتێکی کەم لە ماوەیەکی کەمە توانیتانە ئەمە بەدەست بێنن. جا کاک محەممەد ئێستا ئەمە وەکو تۆپی پێوا هەیە بۆ نمونە ئەمە هێرشبەر بێ ئەمە داکۆکی کار بێ ئەمانە هەیە لەنێو یاریێشە ئەمانە کاک ڕاست ئەری ناوانەمان بۆ دۆشە قەینە کاک ڕاستی وا هەیە ئەمەش هەر ئەم دابشکاریەی هەبێت یان نا یەک شتا خۆی لە فرقەیەکەوە فرقەیەکەوە دەورە بینیەکە تۆ سەر بنەمای ئەو یاریزانان لە ناو یاریەکەیە کە چەند لیاقان هەیە یعنی ئێستا تەشکیلاتی عالەمی بهێنی چونکە هەمویان پاڵەوان و چەند ساڵێکە یاریەکەن لە ڕووی قانونی و لە ڕووی تەشکیلێکی باشەوە هەمویان بە جارێک ئەچنە ناو هەمویان بە جارێکە گەڕێنەوە بۆ دیفاعی لەبەری ئەم یاریە ناکرێت تۆ بڵی سێ هجوومە نێرمە ناوانێ سێ دیفاع لە دوا دانێرم ئەمە شتێکی وانە لەم یاریە بەڵام ئێمە وەکو ئەو یاری کە خۆمان کردمان تەشکیلەکماندانە لەبەرەوەی کە ئەزمونێکمان کەم بوو تایە لیاقەیەکی کەمان هەبوو تا تەشکیلەکەمان 4-2 بوو چوار بەدوو ینی چوار دیفاع و دوو هێرش بەرمان هەبوو بەڵام دوو لە دیفاعەکانمان چونە ناوەڕاست و گەڕێنەوە دۆ مستەمەڕ یاریمان دروستە ئێستا من خۆم لە ئەو یاریزانە بوو کە چوومە ناوەڕاست و گەڕام و یاریم دروستە کرد بۆ هێرش بەڵێ یاریم دروستە کرد بۆ هێرشبەرەکان ئەگینا بێتە سەرەوەی کە هەمومان بە جارێک بچینەوە بگەڕێنەوە دواوە و حتا یاریزانەکانی عراقیشەوەیان پێ ناکرێت چونکە ئەوە مودەیەکی زۆری و بگەی بوو ئاستا ئێوە لە چی بەشێکی ئاوەکە یاریتانە کرد؟ من لە ناوەڕاستە ناوەڕاستاوی کاک محەممەد وەکو هێرش چەند گۆڵە کرد؟ توانی گۆڵێکمان کرد خۆت لەبیرە نییە مامۆستا دیاری یاری ئەگەمانە هیچ نامێنێ ئەمە نەمەشغوڵابی کاک ڕاستی تازە چاک بوو لێ ئەزێتیان نابوو لایەکی شین بووەوە تووشی پێکان ببووی؟ جەنابەت تووشی پێکان ببوویت؟ لە چ بەشێک ئەم یاریە زۆرتر تووشی پێکانە بێت یاریزان؟ ئەوە لە کاتێکە کە تیپی ئەو لە هجوومەکەن بۆ تۆش لای ئەوان هێرشبەر بیت ئەو کاتە چاوی حەکەمەکان لەسەر تۆ نییە بۆیە یاریزانەکانی ئەو لە ئەتوان بە ئیسراحەت نوقمەکان عەزێتت بن ئەی بۆ نمونە ئێستا ئێمە هەندێک لە یاریەکان هەیە لە پاڵەوانەتیەکان بۆ نمونە خێرا سکاڵایەکەکەن ئەڵێن شتێکی وا ڕوویاوە ڤیدیۆ چێک هەیە ئەمانە ناخوا؟ بەڵێ ڤار هەیە ڤیدیۆ ئەسیستەنت ریفێری هەیە توانین سەیری بکەیتەوە بەڵام ئەو بۆ حاڵەتی قورسە و کردنە دەرەوە شێ بۆ ماوەی 30 چرکەمان هەیە 3000 دووبارە کرێتەوە یاریزانەکە ئەکرێتە دەرەوە بە شێوەیەکی هەمیشەی کاتە کارتی سوور و ئەمانەشی هەیە بەڵێ لێرە بە چرکەیە ئەیکەنە دەرەوە بە چرکە پاشان یاریزانەکە ئەگەر 3000 دووباری بکاتەوە کرێتە دەرەوە دیارە ئێمە لەخوا بەزیابێ حەزێتی هیچ یاریزانی ئەوانمان نەیە بە شێوەیەکی یاسایی یاریمان کرد کاتە کورد لە وەرزشیشە ئاشتی خوازە وەڵڵی زیاتر ئێمە بە شێوەی حتا خەڵاتێکیشمان وەرگرت ئەوە کاکە شایەتی ئەوەن خەڵاتێکی تایبەتمان وەرگرت بە ناوی یاری پاک لەعب نەزیف کە ئێمە یاریکی بەڕاستی خەریکی فرت و فێڵ نەبووین لێ خەڵاتێکی تایبەتیان بۆ دیاری کردبووین کە درا بە کاگیونس وابزانام ئەمڕۆ لێرە ئامادە نییە سڵاوی تایبەتمان هەیە بووی و دەستخۆشی لێ یەکەین یعنی ئێمە بە شێوەیەکی ڕاست و دروست شوینە پێشەوە بە شێوەیەکی ڕاست و دروستیش گەڕاین و دیارەمە ئەم خولەی کە کرا ئەمە دەوریە چۆن بالا چۆن تۆپی پێ دەوری ممتازی ئەمە خولی ممتازە یعنی
ئەو یانانەی کە تیا بەشدار بوون و ڕکابەریەکەن هەموو یانە بەناوبانگەکانی عێراق شورتەیە موسەیەبە واحد حوزەیرانە حەشدی شەعبیە ئەمە یانەکانی کە لەوێن ئەو پێشمەرگەی ئێمە کە چوینە ئەوێ بەڕاستی زۆر سەرسان بوونەوە یەکەم ساڵتانە ئەم نەتیجێ بەڕاستی جێی فەخر و شانازیە. باشە مێژوویکی هەیەیان ئەم هاوینە دەستکراوە بەم یاریە لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیە بەس پێشتر من لە ساڵی 2020 یاریم بینیوە تۆپی دەستی بنن بڵین ناو ئاو بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان نەکراوە ئەوە یاریەکی نێودەوڵەتی بووە یاریەک بووە کە هەموو یاساکانی لە جیهانە پەیڕەوە کراوەتیایەن تەنیا یاریەک بوو بۆ خۆشی بۆ ناوخۆ بووە ئەو برادرانش گلەیمان لێ نەکەن دیارە ئەم یاری پێشتر کۆمەڵە گەنجی خۆمان کۆبوو بوونەوە دوو گۆڵیاندا نابوو بە کۆمەڵێک یاسای تۆپی دەست یاریێکیان ڕێخست بەڵام هەر ئەو یاریە بوو یعنی چۆنڵی توایەوە لەوێ وەستا ئەوی ساڵی 2020 بەڵێ یارییان کرد دوای ئەوە بەردەوام نەبوون بەڵام ئەم تیمە ئێمە هاتین یەک بە شێوەیەکی یاسایی ئێمە لەگەڵ دیارە یەکێتی یاریەکانی عێراقا کۆنتاکتمان کرد و داوای هاوکاریمان لێکردن کە کەسی یاساییمان بۆ بنێرنی ئەوش تیمێکمان دروست کرد ئەوان کتێبی یاساکانیان بۆ ناردین دیارە بەپی یاسا بۆمان دەرکە ئەوی کە پێشتر کرابوو کردبوومان یعنی زیاتر لە تۆپی دەستەوە نزیک بوو زۆر لەم یاریەوە دوور بوو حتا شێوازی فاوڵ ئەلەم یاریە یعنی کە تۆ تۆپت لایە گرنگترین شت ئەوەیە کە تۆ فاوڵ دروستکەی پەنارتی دروست بکەی کە تۆپت لایە ئەگەر دیفاع بە شێوەیەک مامەڵەت لەگەڵ بکە ئەگەر تۆ بە شێوەیەکی وریایانە معاملەی لەگەڵ بکەیتەوە بە ئاسانترین شێوە توانین پەنارتی دروست ئاسایە تۆ لای خۆت بێڵیتەوە تۆ لە لای خۆتە هێڵیتەوە بەڵام بۆت نییە دەست لەسەر تۆپەکە دابنیت و زیاد لە پێویست تۆپەکە لە لای خۆت بێڵیتەوە چکە یاریزان ئەتوانێت نوقمت کە ئەگەر تۆپ لە دەستی تۆیا بوو نقمی کردی دیفاعەکە تۆپ ئەگەڕێتەوە بۆ لای تو یاریزانەکە لە شوێنی خۆیمێتەوە بەڵام ئەگەر تۆپت هێنایە بەردەمی خۆت یاریزانەکە لایە باو ئەیبا ئەوە بۆ شوێ تۆپت لەلا نامێنێتەوە باشە وەکو ڕاهێنەرایەتی بۆ ئەم یاریە تایبەتمەندی پێویستە چی هەبێت تاکو ڕاهێنان بە یاریزانەکان بکەیت چون ڕاهێنان بە گشتی بە یاریزانەکان دیارە ئەم یاریە پێگاتوە لە لێهاتووی جەستەیی و دوای ڕاهێنانکردن بە تۆپ دوای ختە و پلان بەڕاستی ئێمە ئەوەی کە تیا بەهێز بوون لە هاتووی جەستەیەکەمان و بەڵام کە چوینە ئەوێ یاریزانەکانی ئەوێمان بینی بەڕاستی ئەوان لە هاتووی جەستیان زۆر لە ئێمە باشتر بوو هۆکارەکەش ئەوەیە کە ئەوان بەڕاستی بەرپرسانی وەرزشی ئەوێ ئاوڕیان لە وەرزشاوەتەوە یعنی شتیان بۆ دابین کردون کە بتوانن بە شێوەیەکی باشتر ڕاهێنان بکەن دیارە ئێمەش دەعمان هەیە بەڵام چی پێویستە ئەم یاریە بەڵێ مەلەوانگەمان پێویستە هەڵمان پێویستە بۆ هەنێ یاری لێ هاتووی جەستەی ئێمەش پێویستمان بە ئاسن و ڕاهێنانی تۆپ و لە ڕاهێنانی لاستیکە پێویستمان بە مەلەوانگەی تایبەتە کە بتوانین پلانی لەسەر جێبەجێ بکەین بۆ نمونە ئێمە یاری لە بینی خۆمان نابکەین یاریزانی باش و خراپ دەرەکەوێ یاریزانمان شارەزا بێت چۆن گۆڵ لە گۆڵچیەکی دەرەوە بکە ئەگەر زوو یاری ئەنجام بین چکە ئێمە گۆڵچێکی خۆمان بەڕاستی ئێستا ئەوەنە لە تەمرین یاریمان لەگەڵ کردو زین نقطەی زۆفی گۆڵچی خۆمان چییە بەڵام تۆ کە گۆڵچیەک نایناسی ئەچی ڕاستە خۆ شوتێکی پێوانەی بەڕاستی بە ئەزمونت هەبێ بۆیە ئێمە لەم یاریە ئەبێ ئەزمونی زیاتر وەربگرین و ئیشەڵا لە ساڵانی داهاتوو منافسی یەکەمیەکەی پشت بەخۆ هیواداری بەردەوام بن کاک محەممەد ئەم جارە دروستتون ناوەکەنە پێمان بڵێ ئەبێ چەند سەعات لە هەفتە ئێوە ڕاهێنان بکەن اینجا ڕاهێنانەکانتان زیاتر چڕ ئەکەنەوە لە چ بەشەکە بۆ نمونە مامۆستا وتی مامۆستا دیاری ئێوە پێویستان بە مەلەوانی هەیە پێویستان بە لەشتوانی هەموو ئەمانە ئەبێ ئەمانە چۆن دابەشیکەن لە هەفتەکە ڕاهێنانەکان ئاماژەی پێکرد ئەم یاری پێویستی بە ڕاهێنانی بەردەوامەیە پێویستی بە توانایەکی لێهاتووی زۆ بەرزەیە بێگومان پێویستی بەوەی کە مەلەوانێکی باش بێت لەگەڵ مەلەوانەکەشتا تۆ توانین لە هۆڵی لە جوانیە یاریەکان بگەیتر تایبەتمەندی ئەم یاریش بێگومان وەکو وەرچی لە جوانی یعنی وەکو ماسوولکە دروستکردن ئێوە ناچارم بۆ منە ڕۆژە بچنە هۆڵی لەش جوانی لەوێ لەش جوانی ئەنجامە ڕۆژەکەتر بچنە مەلەوانگەکان کۆرسەکەمان بکەین بە 3 ڕۆژ لانی مامۆستا باشتر شارەزای هەبێت 3 ڕۆژ مەلەوانی 3 ڕۆژ ئاسنەکە بەڵام ئەم ئاسنە جیاوازە لە ئاسنی کەسێکی ئاسایی چکە من بەبێ ئەو یاریانە بکرێت کە خزمەتی یاریەکەی واتر پۆڵەکە بکە بۆ منە چه جیاوازیەکەی لە ڕووی جوڵەی لەشتوانیەوە ئەمە زیاتر ئەوەی ئەوان زیاتر کارەکەم بۆ ئەوی ماسوولەکانی هەنین گەورە بێ حەجی ماسوولەکانی گەورەوێ بەڵام ئێمە واکەین هەم احتیفاز ماسوولکەوە بکەین هەم توانایەکی باشتری هەبێ بەهێزتریەکە
باش مامۆستا وەکو قوڵی ئاوەکە پێویستە قوڵی ئاوەکە چەند بێت و ئاسایی یا یاریزان قاچی با لە ئەرزەکە وەکو قازدان لە ئەرز ئەوە بێتە فاوڵ چکە هیچ جۆری نابێت قاچ با لە ئەرز باڵای 2 متر زیاترە ئێمە پێشتر قوڵی ئاوەکە متر و 85 بوو ستاندارد ئیسە نا لەبەرەوەی زۆربی وڵاتەکانی مەقسەد ڕووسیاوانە سەر و 2 مترن یاریزانەکانی ئەمریکا باڵیان سەر و 2 مترە بۆیە یاسای یاریەکە پێداچوونەوەیان پیاکرد لە نوێترین گۆڕانکاریە کردیان بە 2 بۆ 3 متر قوڵی لەم 2 بۆ 3 مترەیە بە هەر شێوەیەک تۆ پێت لە زەویەکەیە بێ جوڵەکردنت خاوترە وەک لەوەی پێت لە زەویان نەبێت بە شێوەیەکی زەحمە دەبێت بیتەوە سەر ئاوەکە و ئینجا جوڵە بکەیت بۆیە بە هەموو شێوەیەک یاریزان پێی لە زەویان نەبێت لە مەسلحەتی نییە و هەمیش ئەبێتە فاوڵ ئەم یاریە ئەزانن پێی بەر ئەرز کەوتووە ئەڵێ بە چییە ئەزانن داوەر یارە ئەزانە بەرزبوونەوەی خێراترە ئەگەر یاریزانێک بە سەریعی بەرز بێتەوە واتە لەم سی شتێکی کردو لە ژێرەوە زۆر بە ئاسانی مەلەوان بێتوانێت جیای کاتەوە داوەرەکەش دەتوانێت جیای بکاتەوە لەوێش وارمان هەیە هەر حاڵەتێک ئەگەر ڕووبە بۆ نمونە یاریزانێک پێی لە زەوی بووە هەستاوە تۆپێکی گرت و گۆڵی کردووە ئەتوانی داوای وار بکەی وەکو ڕاهێنەر داوەرەکات سەیری وارەکاتەوە دوای ئەوەش قەراری دروستی لێرە ئەگەر گۆڵەکە بەناتەن دروست بە شێوکی نایە خەباری گۆڵەکە پێویستە چەند بێت گۆڵەکە 3 متر درێژە 3 متر پانی گۆڵەکەی عفو بەرزیەکەی 90 سانتیمە و لە ناو ئاوەکەی جێگیر کراوە بە شێوەیەکی جێگیر تەنیشتەکانی لاین هەیە لە تەنیشتەوە هێڵێکی سوورمان هەیە و هێڵە سوورە شوێنی دوودەقەیە و لەگەڵ ئەوێشا شوێنێکمانێ شوێنی ئالوگۆڕ هەر لە تەنیشتی ئەو هێڵە سوورەوەیە کە بەوی یاریزانە بێت بەژێر هێڵەکەیە بچێتە ناو یاریگاکە و یاریزانی هاوڕێ بێتە دەرەوە مەترسی لەم یاریە بۆ سەر یاریزانەکان چی هەیە وەڵاوە پێم وا بێ لە کڵاوی یاریەکە دیارە هەردوو گوێیەکان بە شێوەیەکی باش داپۆشراوە چونکە ئەم یاریە لە سەرەتایە باسم کرد یعنی یاریەکە یاریکی زبرە ئێمە پێڵەن خەشنە ینی بەرکەوتنی تەواوی تیا بەرکەوتنی ڕەهای تیا لەگەڵ یەکتریە و ئێمە کە خۆمان ئامادەکەین دیارە با بچمەوە سەر ئەوە لە خۆ ئامادەکردنی ئێمە چەندین ڕاهێنانمان هەیە گرنگترین لەوانە ڕاهێنانی هەناسەیە کە لە ڕێگەی یۆگاوە بێ ئێمە بیکەین ئەمە یۆگایەکی تایبەتمانێ هافای پێوترێ ئەبێ لە ڕێگەی ئەوە یاریزان ڕابێنین بەکەمترین لێدانی دڵ بەکەمترین وزە بتوانێت زۆرترین کات بەردەوامی با بە وەرزشەکەی ئەم یۆگایە بۆ مەلەوانیش پێویستە یان تەنیا بۆ ئەم وەرزشە من وەکو ڕاهێنەرێکی مەلەوانی ئەم ڕاهێنانی یۆگا ئەم ڕاهێنانی لە جوانی ئەمە تەواوکەری وەرزشی مەلەوانین پێویستە لەگەڵ مەلەوانیە سەرڕای ئەمە مەقسەد ئێمە تاواوکاری خۆراکیمان هەیە ئەو شتانەمان هەیە کە لەگەڵ ئەمانە هەمووی تاواوکارن بەڵام پێویستە ئەم ڕاهێنانی یۆگا هەم ڕاهێنانی لەهاتووی جەستەیی لەگەڵی ئەنجام بدرێت زۆر زەڕوو باشەکە کڕاستی مەلەوانی بەتەنیا ئاسان نییە قورسە جاوتو وەرە یاریکی تریش لەگەڵا بێت ئەوەی کە لەسەری نووسراوە لەسەر ئەم یاری ئەڵێ یەکێکە لە قورسترین یاریەکانە جیهانە هەر بێگومان بەڵێ بەڵێ یاریە هەر خۆی هەر شتێک بچیتە ناو ئاوتیا قورسترین وەرزشە چجا بێتە سەروی کە یاری تۆپی دەست من بەش بە حاڵی خۆم من خۆم یاریزانی ماوە درێژم لە ناو ئاوە 5 کیلومتر 10 کیلومتر مەلەما کرد لە شتەکە لام ئاسایی بوو یەکو پیاسەیەکی لە هاتبوو لام بەڵام کات مەسەرەم یاریە یعنی یەکەم جار کە تەمرینم کرد هەردوو قاچەکانم ینی چۆنەڵی دەمارەکانی عزێتی پێگەیشت بوو ئەم یاریە چووکە بەڕاستی بێ بە مستەمەڕی بۆسیت و بێت بڕۆیت سورعەتێکی خاویکەی توانێت تەرکیزکەیت بێتە سەرەوە لە ئاوەکە بۆیە هیلاکەکەی زۆر زیاتر لە چاو مەلەیەک کە بەعتیادی تۆ بە یەک تایم ئەڕۆیت باشە کاک محەممەد ئەم یاریە تا چ تەمەنێک کەسەکان ئەتوانن تایە سەرکەوتو بن مەلەوانی وەرزشێکە کە هەموو تەمەنێک ئەتوانێت لە ئاوە مەلە بکات وە سوودیشی لێبینێ بەڵام وەکو ئەو هێزەی کە پێویستە بۆ ئەمە جیاوازە تا چ تەمەنێک خۆی نۆرماڵەکە لەم وەرزشیات جۆرە وەرزشەکانی در ئەم وەرزشەش بێگومان پێویستی بەوەی لە تەمەنێکی مناڵی و دەست پێ بکەیت ئێمە کە ڕۆشتیمەوە بەقا بینا مناڵی زۆ بچووک یعنی تۆپیان بەدەستەوە بوو لە ناو حومەتریا یاریان پێکرد خۆیان هەڵەیە ینی با بڵین وەرزشەکە لێ ئەوان پێشکەوتووە ئەوان ئیش لەسەر مناڵەکانەکەن هەر لەیسەوە بگەن بە خەتیەکی منتەخەب عێراق بێگومان پێویستی بەوەیە بەرنامەی بۆ دادڕێژێ یعنی لە مناڵی دەست پێ بکەی بەرنامەی تەواوی هەبێ بۆ ئەوەی لە تەمەنی گەورەیە بگەی بە ئەنجامێکی زۆر باش ئەمە لە مناڵی و تا چ تەمەنێک تۆ توانی یاریزانی ئەم وەرزشە بیت بە تایبەت بە شێوەیەکی ئاستی باڵا و پاڵەوانێتی بە پێی خولەکانە تۆ هەتاکو توانات هەبێ عادەتەن وەکو هەموو وەرزشەکانی تر تا
35 ساڵی لاوانەی زیاتریش بە پێی توانێت کەسەکە کەوتو ئەمە دیاریکراو نییە بەڵام وتم وەک ئاماژەمان پێکرد هەر لە مناڵی و دەست پێ بکرێت ئەتوانی بە هەتا تەمەنی 18 ساڵی بگەی بە ئەو پەڕی ئاستی خۆت دەست خۆش بێت مامۆستا کۆتا پرسیاری من پلانتان چییە و هیچ پاڵەوانێتیەکی ترتان لە بەردەما هەیە کە خۆتانی بۆ ئامادەکەن لە ئێستاوە و بەنیازن کە زیاتر گرنگی بەم یاریە و یاریزانی زیاتر وەربگرن تاکو ڕاهێنان بە یاریزانەکان بکرێت هەر لە تەمەنێکی بچووکەوە فێری ئەم یاریە بکرێن بەڵێ پلانی سەرەکیمانەوەی ئێمە بۆ ساڵی داهاتوو دیارە وەرزش وایە پێویستە وەرزشکاری نوێ بینینە بوارەکەەوە ئستێمەتیمێکمانەیە بە هیوان بیکەین بە دوان و بە سییان یانەکانی کەش بێنە پێشەوە بەڕاستی ئەم تیمە وەرزشیانە چکە یاریکی نوێ و یاریکی بەڕاستی زۆر بەچێژە ئەوەی کە فێری ئەم یاریە ببێ یاریکی زۆر جیاوازە ینی ئەتوانین بڵێ خۆشی دوو گۆڵی و خۆشی مەلەکردن هەردووکێتیایە کۆبتەوە لە ڕووی نەفسیەوە لەم یاریە ئەگەر تۆ وەرزشێکی مەلەوانی ئاساییەکەی ئەڕۆی تو ئەگەڕێیتەوە هیچ پاڵنەرێکی نییە شتێکی لە دەروونزانە پێوترە حافظ تۆ ئەو تۆپە کە ئەیبینی جاری وایە زۆر هیلاکی 2 دەسماوە 3 دەسماوە بەڵام لەبەر تۆپەکە ئەڕۆیت لەبەروی گۆڵەکە بکەی ئەیکەیت بۆی ئەم وەرزشە بەڕاستی ئەوەی تاقی نەکردوێتەوە بە هیوام تاقی بکاتەوە خاستان مەلەوانەکان زۆر کەس پەیوەندی پێوە کردوین بەڵام پێویستمان بە داڕشنەوەیەکی باش و دیاریکردنی جێگەیکی باشێ واخەریکی ئەوەین ئینشاءڵڵا لە داهاتووە تیمەکەمان گەورەترەکەین و بە هیوان یانەکانی کەش بێنە پێشەوە کاتێ ئێمە هاوکاریانەکەین ئێمەشی واداری هیچ پاڵەوانێتێک بەدەستەوە هەیە بەڵێ پاڵەوانێتی عێراق بۆ ساڵی داهاتوو دیارە ئێمە چامان لەسەر و پاڵەوانێتیە لە کوردستانە تا ئێستا پاڵەوانێتی یاریە نەکراوە قسەشمان لەگەڵ یەکێتی مەلەوانی کوردستان کردووە بە هیوانێتتر لە ساڵانی داهاتوو کە شارەکانی کەش تیمیان دروست کرد بەشداریەکەین بەیەکەوە هاوشانی مەلەوانی و یاریەکانی کە ڕکابەریەکەینی تر بە هیوای ئەوەین کە ڕکابەرێکی حاکیمانە بکەین و هیوای سەرکەوتنیش بۆ تیمەکانی کە خوازین لە داهاتوو ئەگەر دروست بن هەر سەرکەوتوو بن دەستیشتان خۆش بێت بۆ ئەوەی کە هەوڵێکی جوانی لەم چەشنەتان داوە بەخێر بێن دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ